بینەرانی بەڕێز لە هەرجەیەکن سڵاوی ئێمەتان لێبێت لە بەرنامەی چاوی گەلی کوردستانەوە بەیانیتان باش خۆشحاڵین کە ئەمڕۆژ لەم پرۆگرامەدا بەیەوەی ئازیز شاد بووینەوە بۆ هیوایی کە گشت لایەکتان لە ساخی و تەندروستیەکی باشتان هەبێت. لە بەرنامەی ئەم جارەماندا باز لە بابەتێک دەکەین پەیوەست بە کارەبا و با بەرهەمهێنانی کارەبا هەم لە هەرێمی کوردستان هەم لە عێراقیشدا بزانین بڕی ئەو پارەی کە خەرج دەکرێت لە پێناو بەرهەمهێنانی کارەبادا تا چەند لە بەرامبەر ئەوەدا بڕی پێویست کارەبا بەرهەم دەهێنرێ و تا چەند ئەو کارەبایی کە بەرهەم دەهێنرێ بەشی پێداویستی هاوڵاتیان دەکات هەڵبەت بە پێی وەرزەکان لە وەرزێکەوە بە وەرزێکی تر گۆڕانکاری بەسەر پێداویستی کارەبادا دێت. اینجا لەگەڵ ئەوەشدا باز لە قەرزی کارەبا دەکەین کە لە لای هاوڵاتیان و لە لای هاوبەشانی کارەبا هەیە بزانین ئایا ئەم قەرزە چۆن دەدرێتەوە و ئایا ئەگەر قەرزەکە نەدرێتەوە یاخود لەوە زیاتر دواب بکەوێت چی دەگوزارێت یاخود چی دەبێت ئایا ئیجراتەکان چی دەبێت ئایا کارەبای هاوبەشەکان دەبڕدرێت یاخود نا. لەسەرم بابەتە گفتوگۆ دەکەین دوو میوانمان لەگەڵدا دەبێت دکتۆر بڕیار ڕەشید کە ئەندام پەرلەمانی عێراقن و بەشەیەکی ڕاستەوخۆ لە بەغداد و لەگەڵ ئێمە ئامادە دەبێت لەگەڵ هیوا عەبدوڵڵا کە بەڕێزیان بەڕێوەبەری دابەشکردنی کارەبای سلێمانین و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانی و لە بەڕێوەبەرایەتی دابەشکردنی کارەبای سلێمانی و لەگەڵ ئێمەدا ئامادە. بەڵام پێشی کە دەست بە گفتوگۆکانمانکەین و بچینە لای میوانەکان بە چەند گرافیکێک دەست پێ دەکەین و چەند زانیاریەک دەخینە ڕوو. لە گرافیکەکەدا هاتووە کە باز لە کێشە بەردەوامەکانی کارەبا دەکات لە هەرێمی کوردستان لە 3 دێدا ئەم کێشەیە لە هەرێمدا چارەسەر نەکراوە هەتا ئێستا هاوبەشانی کارەبا نزیکەی 1,492,000 هاوبەشن لە هەرێمی کوردستاندا و خواست لەسەر کارەبا 4,000 بۆ 4,500 مێگا وایتە. کارەبای بەرهەمهێنراو لە هەرێمی کوردستاندا 3,000 بۆ 3,500 مێگاواتەوە تا لە گرافیکەکەشدا دەیبینن و توانای بەرهەمهێنانی کارەبا لە هەرێمی کوردستاندا ئەگەر سوتەمەنی بۆ وێزگەکان دابین بکرێ هەڵبەت بڕی بەرهەمهێنراو لە کارەبا زۆر زیاد دەکات و دەگاتە نزیکەی 7,000 مێگا وایت. و خواز لەسەر کارەبا لە هەرێمی کوردستاندا بە پێی وەرزەکان گۆڕانکاری بەسەردادێ لە وەرزی زستاندا خواستەکە زۆرە 6,500 مێگاوات پێویستیە بۆ هاوڵاتیان لە وەرزی هاویندا بڕەکە کەمترە 4,500 مێگاواتە هەڵبەت لە وەرزی بەهار و پاییزدا بۆ پێیکە کەمتر فێنکەرە و گەرمکەرەوە بەکار دەهێنێت و پێویست دەبێ 3,000 بۆ 3,500 مێگا وایتە. دەستەکەین بە گفتوگۆکانمان و دەچینە لای کاکیوە. کاکیوە سڵاو لێبێت و بەیانیت باش هەر لە ئامارەکانەوە دەست پێ بکەین ئەوەی کە گوێبستی بووی ئامارەکان بوو لە هەرێمی کوردستاندا ئایا دۆخی کارەبا لە هەرێمی کوردستاندا هەر بەو شێوەیە دەمێنێتەوە ئایا چی بکرێت بۆی کە باش بێت؟ زۆر سپاس بەیانیت باش. ئەو ئامارانەی کە جەنابەت باست کرد تەنها لە ژمارەی هاوبەشەکانە لەوە چێ تۆزێک زیاتر بێ ملیارێک و ژمارەی هاوبەشانی هەرێمی کوردستان لە ئێستا 1,788,000 هاوبەشە. ئەوەی کە پێویستە بکرێت بۆ ئەوەی کە لەم دۆخە نەجاتمان بێ وەزارەتی کارەبا هەر لە سەرەتای بڵێن دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای یەکگرتنەوەی هەردوو ئیدارە بڵێن پرۆژەی 5 ساڵی هەبوو بۆ چارەسەرکردنی کێشەی کارەبا هەتا ساڵی 2016 دەبوو ئەو کارەبا بەپێ ئەو پلانانە بەباشی بێ 24 سعات بەڵام قەیرانی دارایی و هاتنی داعش و ئەوانە تەسیری زۆری کردە سەر پلانەکانی هەم حکوومەتی هەرێمی کوردستان هەموو عێراقیش لەبەرەوە پلانەکان بەو شێوەیەنەوە ئێستا حکوومەت بە چەند پرۆژەیەک ئیش لەسەرەوە کاکە وەزعی کارەبا باشکە یەکێک لەوانە مەسلەی کۆنتڕۆڵکردنی سەرفی کارەبایە کە ئەوە پرۆژەیەکی گەورەی حکوومەتی هەرێمی کوردستانە لە 2007ەوە
دەست پێکراوە پرۆژەی پێوەری زیرەکە چکە ئێمە وەک ئەزانن هەر چەندێک کە بڵێن تەولید زیادکەین بەڵام ئەگەر نەزانین چۆن سەرفە بێ کۆنتترۆل نەکرێ وەکو ینی ناگەینە ئامانچ لەبەرەوە پرۆژەی پێوەری زیرەک یەکە لە پرۆژانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دایناوە بۆی کەوا کۆنتترۆلی کارەبای پێ بکاوەروە بەرامبەر بەوەش لە مەجالەکانی تەولیدا پرۆژەکانی جێبەجێکات. کاکیوە پێدانی کارەبا دەکرێت بە کارت واقبڵی لە شاری دهۆکەوە دەستی پێ کردووە ئایا ئەمە هەموو هەرێمی کوردستان دەگرێتەوە؟ بەڵێ ئەوە یەکێکە لەو هەوڵانەی کە لە پلانەکانی وەزارەتی کارەبایە بۆی کەوا هەر بۆ ئەو تاقیقی ئەوە دەفەی کە جەنابە باست کرد ئەو بیرە هاتووە ئاراوە بۆی کە ئێمە لە شوێنێک تێستێ بکەین کە بزانین بە پریپیت ئەگەر لە منطقەیەک بێیان لە ستیەک بێ ئیتر لە سلێمانی بێیان لە هەولێر بێیان لە دهۆک تێستێکی بکەین بزانین نەتایجەکانی چۆنە بێ لەسەر ئەو نەتایجانە قەرارە درێ. بەڵێ تا ئێستا لە سیتیەکان لە هەرێمی کوردستاندا جگە لە دهۆک لە شارەکانی ترا هیچ ئەنجام دراوە؟ لە ستیەکانە بەڵێ حکوومەت ئەنجامی نەداوە بەڵام کەرتی تایبەت ئەنجامی دا و سەرکەوتنیشی بەدەست هێناوە. کاری دەبێت خەڵک کە بە پریپیت پارە بدا کاریگەری دەبێت لەسەر نرخەکەی بە پریپیت پارە بدا ئەوە هەمووی لە دراسایە بۆی بزانین جەدوای ئەوەی کە بڵێن خەڵک پارێکی زۆرەدا بە مۆلیدە و بە کارە باش بۆی بڵێن حەلێکی مامناوان بدۆزێتەوە بۆی ئەو پارە زۆرە نە ئەو پارە زۆرە بدرێ بە مۆلیدە و هینە ئەو پارە کەمەش کە لە کادرێ بە کارەبا لەبەرەوە ئەوە لە دراسایە بۆی بتوانین بگەینە نەتیجەیە کە هەم کارەباش بەردەوام بێ و هەم خەڵکیش پارێکی زۆر نەدات. بەڵێ کەواتە دەتوانین بە شێوەیەکی گشتی بڵین دۆخی کارەبا لە هەرێمی کوردستاندا گۆڕانکاری بەسەردادێت و باشتر دەبێت؟ بە تاکید ئێمە لە هەوڵین لە وەزارەتی کارەبا لە هەوڵی ئەوەین. بەڵێ دەست خۆش کاکیوە بە هەمەلایەنە ئیش بۆ ئامانجاکرێ. دەست خۆش کاکیوە گەڕێن و لای بەڕێزت ئەچینە لای چەند گرافیکێکی تر هەر باس لە کارەبا و بەرهەمهێنانی کارەبا دەکەین بەڵام ئەم جارە لەسەر ئاستی عێراق لە ساڵی 2003ەوە هەتا ئێستا 81 ملیارد دۆلار سەرف کراوە لە بەرهەمهێنانی کارەبادا. 1 ملیارد دۆلار خەرجکردنی 1 ملیارد دۆلار لە بەرامبەر 10,000 مێگاوات بەرهەمی کارەبات دەست دەکەوێت بۆ پێبێت ئەگەر 81 ملیارد دۆلارەکە ئەو 1 ملیارەشی لێ بکرێتەوە کەواتە دەبێت لە بەرامبەر 80 ملیارد دۆلاردا 80,000 مێگاوات کارەبا بەرهەم هاتبێت. بەڵام عێراق هەتا ئێستا نزیکەی 20,000 مێگاوات کارەبایی بەرهەم هێناوە کە پێویستی هاوڵاتیان و هاوبەشانی عێراق بۆ کارەبا 35,000 مێگاواتە. ساڵانە عێراقیەکان 5 ملیارد دۆلار پارەی مۆلیدە دەدەن. لەسەر ئەم بابەتە دەچینە لای دکتۆر بڕیار کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە بەغداد و لەگەڵ ئێمە دامادەیە. دکتۆر بڕیار سڵاو لێبێت، بەیانێت باش، سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەکەدا. بۆچی عێراق نەیتوانیوە بە پێی خەرجیەکانی کارەبا بەرهەم بێنێ؟ ئایا دۆخی عێراق هەروە دەبێت؟ بانی ئێوە بانی بینەرانیشتان باش. بێگومان کێشەی کارەبایەکێکە لەو کێشانی کە هاوڵاتیانی عێراق ئەتوانین بڵین لە دوای پرۆسەشەوە لە دوای پرۆسی ئازادی و لە دوای دروستبوونی با بڵێن قۆناغی عێراقی نوێ بەدەستیەوە ناڵێن تاکو ئێستا ئەم کێشە چارەسەر نەکراوە. هەو کارەکەشی ئەتوانین بگەڕێنینەوە بۆ کۆمەڵێک ئەسبابی جیاواز. یەکەمیان هەبوونی با بڵێن هەژمونی وڵاتان بەسەر عێراقەوە کە تا کۆستێ نیانویستوی عێراق لەسەر پێی خۆی بوەستێ و بەڵام بەشی دووەمی شێگەڕێتەوە بۆ ئەو گەندەڵی و فەسادە گەورە و بێشماری کە لە وەزارەتی کارەبایی عێراقیا هەیە.
ئەمانە تاکو ئێستا وای کردووە کە مشکلی کارەبا لە عێراقا چارەسەر نەکرێت لە کاتێکا لە دەوڵەتانی دراوسێەوە لە وڵاتانی کێشە هەمووی ئەم کێشەیە چارەسەر کراوە. واتە هۆکارەکەی وێنێ بڵێ کێشەکە معقدیەکی زۆری تایە بە چەندین تەڕیقی جۆراوە جۆر چەندین وڵات پەنایان بۆ بردو و چارەسەریان کردو، بەڵام تاکو ئێستا عێراق احتیمادی کردو لەسەر ڕێگەیەکی تەقلیدی و با بڵێن هاوردەکردنی یان بەرهێنانی یان گواستنەوەی کارەبا لە وڵاتانی ترەوە بۆ عێراق و بە شێوەیە کە نەیتوانێت خۆی ئیستثماری ئەم ئیشە بکە یان خۆی بێت بەرهەمێنان لە کارەبایە بکات. جگەلەوەی کەوە لە وەزارەتی کارەبایە یەکێک لە وەزارتانەی کە فەساد و گەندەڵەیەکی زۆری تایە، لیژنەی تاقا یان لیژنەی کارەباش نەیتوانی وەکو پێویست ئیشەکانی بکە. لە مودەی چەند ساڵی ڕابردووە لە کاتێکا کە ئەسڵەن پێویست نەبوو، بەڵام بە بیان و یا با بڵێن بە ژێربەژێری 35,000 مۆزەف بە گرێبەست لە وەزارەتی کارەبا دامەزراون کە یەکێک لە کێشە سەرەکیەکانی ئێستای موازنە وەزارەتی مالی ئەوەیە کە چۆن ئەم پارەی بۆ ئەو مۆزەفە بێشمارە دابین کە لە کاتێکا ئەمە هیچ پێویست نەبووە، هیچ بیانوویەکی بوونیان نەبووە. لە قانون دەعمی ئەمنی غەزاییە 4 تریلیۆن ببورە سەرف کراوە بۆ وەزارەتی کارەبا، بەڵام بینین کە لە پارێزگاکانی باشوور بە تایبەت لە زیقار و لە بەسڕە و لەو پارێزگانە بینی بە کوژانەوەی کارەبا هەیە و بە چەندین ڕۆژ. ئەمە لە کاتێکایە کە وەزارەتی کارەبا ئیعلانی ئەوەی کردو ئیدعایەوە کە ئێمە کارەبامان زیاد کردووە، کارەبامان لێ زیاوە لە هەندێک شوێنە کە چارەسەری یا با بڵێن بەرهەمێنانی با بڵێن فایزمانەیە زیادەی کارەبامانەیە، بەڵام دۆخەکە واقعەکە ئەوەی کە ئەیبینینەوەیە کە ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپترە ڕوات لە پارێزگاکانی وەسەتیشا بە هەمان شێوەیە. بێگومان لە هەرێمی کوردستانی ئێمەش یعنی یەکێک لەو کێشە سەرەکیانی کە وڵاتیان بەدەستیەوە ئەناڵێنن کێشەی دەفعی پارەی مۆلیدەیە کە تاکو ئێستا عێراق هەر ئەگەر بەرنامەیەکی تونند و تۆڵی هەبوایە ئەیتوانی بە تەواوەتی دەستبەرداری مۆلیدە ئەهلیەکان بێت و ئەو پارەی کە لە مۆلیدە ئەهلیەکان وەکو جەنابیش ئاماژە پێەیە کە 5 ملیار دۆلارە سەرف کرێت لە کارەبای نیشتیمانییان بەش جۆرێک لە جۆرەکان لە ڕێگەی حکوومەتەوە ئەم پارە وەربگیرێت و کارەبایەکی 24 ساعتی بۆ هاوڵاتیان دابین بکرێت و بە پێی ئەوەی کە ئەم پێوەرە زیرەکانش بەکارهێنرێت. ئەمە شتێکی قورس نییە، یعنی ئەو کاتە هەر ڕێژەی بەکارهێنانەکە و بە پێی بەکارهێنانەکە وەکو چۆن لە گوندەکانە با بڵێن ئەو با بڵێن شارۆچکانی کە وەکو خزمەت گوزاری چۆنەڵی گوندە متەتەورەکان کە بەپێی نظامی شقە و نظامی با بڵێن بە سیستەماتیک و وەکو شقە کە دروست کراون و نظامی کارەبای 24 کاتژمێریان هەیە و بەپێی وحدەی کارەبای کە بەکاری هێنێن هاوڵاتیان دەفعی پارەی کارەباکە ئەکەن. بێگومان ئەمانە هەمووی ڕێگە چارەیە، بەڵام تاکو ئێستا ئیرادەکە نەبووە و لەم کێشەی کارەبا بۆمان دەرەکەوێت کە کێشەکانی ترێ عێراقیش بە هەمان شێوەیە واتە وڵاتانی دراوسێ زۆر بە ئاسانی چارەسەریان کردووە، بەڵام ئێمە بەهۆی لاوازی پەرلەمان وەکو پەرلەمانتاران هیچ لێپرسینەوەیەکتان لە وەزارەتی کارەبا کردووە تا ئێستا؟ ئێمە لیژنەمان هەیە وەکو جەنابیش ئاماژەم پێە پێشتریش ئاماژەم پێیا بۆ جەنابە لیژنەی تاقە یا لیژنەی کارەبا وەکو پێویست بۆ لە ساڵانی ڕابردووە لەم کابینەی نوێشە یا با بڵێن لەم خولە نوێی پەرلەمانە تاکو ئێستا لیژنەکان وەکو پێویست بەکاری خۆیان هەڵنەساون. من خۆم کە لە لیژنەی اقتصاد و صناعة و تیجارەم تاکو ئێستا چەند کۆبنەوەیەکی کەممان کردو دوای ئەوە کێشەی پەرلەمان، کێشەی مزاهرات، کێشەی با بڵێن پێکێنانی حکوومەت، کۆمەڵێک کێشی یەک لە دوایەک دروست بوو کە تاکو ئێستا لیژنەکان وەکو پێویست هەڵنەساون بەکاری خۆیان، بەڵام لە مودەی 4 خولی پێشووی پەرلەمانیە بەڵێ دەتوانین بڵێن کە لیژنەی کارەبا وەکو پێویست نەبووە کە وەزارەتی کارەبا ئەو هەموو فەساد و گەندەڵی تیا بوو نەتوانراوە لێپرسینەوەیەکی تەواتی لەگەڵا بکرێ. و یەکێک لەو نوقتانەی کە ئەمێ ئاماژەی پێ بەم ئەوەیە کە وەزارەتی کارەبا ئەتوانین بڵێن لە سەرەتای دروستبوونیەوە و پێکێنانی کابینە یەک لە دوایەکانی حکوومەت ئەمە یەکێک بوو لەو کابینانی کە بەدەست ڕەوتی سەدرەوە بووە و شان بەشانی وەزارەتی سەحا و ئەم کێشەی فەسادە بێشومار و گەندەڵی بێشوماری کە لە وەزارەتە هەیە بێگومان پشتی سەرەکی لە لای ئەوانە بێت کە لە مودەی ڕابردووە تاکو ئێستا ئەتوانین بڵێن کە ڕۆڵی سەرەکیان هەبوو لەوە ناو وەزارەتەکە و کێشەی سەرەکیەکیش لەناو ئەو وەزارەتە تاکو ئێستا چارەسەر نەکراوە. دکتۆر، لە هەرێمی کوردستان لە شاری دهۆکەوە پێدانی کارەبا
کراوە بەکارد یاخود کراوەتە پرۆژەیەک و خراوەتە کار لە ناوەڕاست و خواروی عێراق هیچ پرۆژێکی لەو شێوەیە هەیە؟ تاکو ئێستا ئەوەی من ئاگادارم هیچ پرۆژێکی لەو شێوەیە بەعکسەوە لێرە بەدەست بێکارەبایی و ئەناڵێن بە شێوەیە کە دەوام دوا ئەخریان دەوامی هاوڵاتیان داوامە حکومیەکان داناندرێت بە حکمیەوەی کە کارەمانیە بۆ 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژ بە تایبەتی لە پارێزگاکانی جوڵم هەرچەنە چەند هەوڵێک هەبووە ئەو ڕێکوتنامانی کە کراوە لەم دوایە لەگەڵ وڵاتانی با بڵێن لەگەڵ سعودیە بە حکمیەوەی کە بەشێکی کارەبای جنوب دابین کە لەگەڵ ئێران دووبارە ئیتفاقیەکان کراوەتەوە بەڵام مە چارەسەری کێشەکان ناکە چکە ئەمە وامی وای لێ کردو تەنها بەکارهێنەر بین و ئەو کارەبایە بەکارێنین و دووبارە بە پارەیەکی زۆر دەفعی کارەبا ئەەکەین با بڵێن کارەبا ئەکڕینەوە لە وڵاتانی کەمە تاکوێستە چارەسەری کێشەکانی نەکردەوە و مۆزوع ئەوەی کە ئایا بە کارت تا چ ڕادێک سەرکەوتو بێ ما بە یەک نقطەمان بیر نەچێ ئەوی شەوەیە کە گرنگە کە حکومەت ئەم ئەرکە بگرێتە ئەستەوە نەکبیرێتە دەستکەرتی تایبەت بە شێوەیەک نەبێت کە هاوڵاتیان لەمە دووە با بڵین لە داهاتووە بڵین کارەبای 24 ساعتی هەیە بەڵام مانگانە ئەبێ بە کرێکی کارەبا ئەبێ بە ئەوەی کە پارەیەکی زۆری مانگانەی خۆی تەرخان کە بۆ کارەبە بەڵکو کارەبایەکی حکومی و بە بڕێکی دیاریکراوە و پێوەری زیرەک دابنرێ بە پێی بەکارهێنان بەڵام لە چوارچێوەی لۆجیکا بێت نەک لە هەندێ لەو شوێنە تازانی با بڵێن ئەم شارۆچکانی کە دروست دەکرێ وەکو پرۆژە ئەبین کە بەڵێ دەست خۆش درێژە بە گفتوگۆکانمان دەدەین بەڵام دەچینە لای چەند لێدوانێکی هاوڵاتیان سەبارەت بە کارەبا و کێشەی کارەبا بە گوێبیستی بۆ چوونەکانیان بین و دەگەڕین وڵاتە. فەرمانبەرم ئەو داهاتەی کە وەریەگرم بەشێکی دیاریکراوی دانێن بۆ پارەی کارەبا بۆ مۆلیدا بۆ سوتەمەنی بۆ ئەوانە داهاتی ماگانەی من نزیکەی 600 بۆ 700 هەزارە بێت لەو پارەیە بۆ کارەبای مۆلیدا ئەوێ حسابی بۆ بکەی بۆ کارەبای ڕێسی بۆ بەحسایی بۆ بکەیت من ماگانە لەبەرەوەی کە هەمومانێ لە کاتی خۆیان پارێک کارەبای ڕێسی ئەیە نیشتیمانیم زۆر نییە لەسرم زۆر نابێت لەسرم مانگی وا هەیە 15 هزارم بێتەوە مانگی وایە 20 هزارم بێتتر حەسەب بەکارهێنانی ئەو ماڵێکە بەکارهێنێت تۆ ماڵی وا هەیە 3 ئەمپێرەیە 4 هەیە 2 ئەمپێر هیچی بۆ ناکارە بێ هەر بەڕێگەی جۆزە هەستانەوە بێت لەسەر هەموو هاوڵاتیەک زەختە یعنی ئەگەر حکوومەت بیاوێتم کێشەیە چارەسەر بکات ئەو پارەی کە ماگانە بە تایبەتی لە ئێستاە کە ئەم جۆزە زیرەکەی داناوە زۆر کار ئاسانیە بۆ حکوومەت کە بتوانێت مۆلیدە لابات لە بری مۆردە کارەبای نیشتیمانەکەی با بە خەڵات من ماگانە 54,000 56,000 بۆیەتەوە مۆلیدا لە بری کە بێ مۆلیدێن بە من کارەبای نیشتیمانی کوی کە سوتەمەنیەکە نییە ئەگە کارەباکە هەبێت خەڵک کارەباکە بەکارهێنێت بەڵام من ئیجبار بکات لەوەی کارەباکە بەکارهێنم لە ماگانەش پارەکە بم باشە ئەوە بۆ حکومت هەم بۆ حکومت باش هەم بۆ هاوڵاتیانی باش بەڵێ گەڕێمە لای میوانەکانم ئەچمەوە لای کاکیوا کاکیوا گەرگوێبیستی قسەکانی ئەو هاوڵاتیە بوو بێتی کە دەڵێ لە سەدا دی داهاتەکەم دەڕوات بۆ کارەبا هەرچەند گلەیەکەی ئەو زیاتر لە مۆلیدە بۆی بڕی پارەی زیاتر بە مۆلیدا درێت کەمتر گلەی لە کارەبای نیشتیمانی هەبوو بڵێ کارەبای ڕێسی هەبوو نرخی کارەبای هیچ گۆڕانکاریەکی بەسەردا هاتووە یاخود گۆڕانی بەهای دۆلار بەرزبوونەوەی بەهای دۆلار هیچ کاریگەری هەبووە لەسەر بەرزبوونەوەی نرخی کارەبا نرخی یەکەی کارەبا ئەو گۆڕانەی بەسەر نەهاتووە لە چاو بڵێن لە چاو ئەو مەصرفەی کە تایەکرێ بۆ نمونە لە تەسعیرەی یەکەم یاکە 15 دینارە بۆ کیلۆوات ئاوەرێک بۆ بە 18 دینار یعنی نرخێک گۆڕانکارێکی زۆر کەمی بەسەر هاتووە لە چاو ئەوەی کە ئێستا گۆڕانکاری لە بڵێن کیلۆواتێکە هاتووە کە لە مۆلیدە هەلەکانە هەنی تۆ سێری کە 15 دینار یا 18 دینار بۆ 415 دینار
ئێستا نرخی وحدەیەکی کارەبا لە مۆلیدە ئەهلەکان بە تایبەتی لە ستیەکانە کە بە کیلۆوات ئاوەر ئەیفرۆشن بە 450 ینی فەرقێکی زۆرە. بەڵێ بەڵام لەگەڵ ئەوەشدا ڕۆشتنی لە ساڵی داهاتی موچەخۆرێک بۆ کارەبا زۆر نییە کاکیوە؟ بە تاکید زۆرە. بەڵێ زۆر سپاس. ئەچینەوە لای دکتۆر بڕیار. دکتۆر لە ناوەڕاست و باشووری عێراقا نرخی کارەبا چۆنە یاخود ئەوە تا ئەوان تا چەند گلەییان هەیە لە کارەبا و لە نرخی کارەبا؟ ئەتوانم بڵێم کێشەی کارەبا لە ناوەڕاست و باشووری عێراقا زیاترە وەک لەوەی هەرێمی کوردستان. ئەو بڕەپارەیە کە بۆ مۆلیدە دائەنرێت بە هەمان شێوە بڕەپارەیەک کە هاوڵاتیان توانایان نییە کە بیێن لەوانەیە مانگ 1-2 مانگ، بەڵام لۆدێکە دروست بووەوە هاوڵاتیان لە پارێزگاکانی جنوبیش و لە وەسەتیشە چەندین جار خۆپشاندانیان لەسەر ئەم قەزەیە کردووە تاکو ئێستش چارەسەر نەکراوە، تاکو ئێستش احتیمادێکی سەرەکی لەسەر مۆلیدەکانە کارەبای نیشتیمانی وەکو پێویست نییە. وەکوتم لە کاتێکە کە هۆکارێک لە هۆکارەکانی قانونی دامی ئەمنی غەزایی کە تێپەڕنراو کە خراە پەرلەمان و دەنگانمان لەسەرکردێکێک لە هۆکارە سەرەکیەکانەوە بوو کە وەزارەتی کارەبا و کاتەیوت ئەگەر ئەم قانونە تێنەپەڕێنرێتەوە پارە بۆ وەزارەتی کارەبا سەرف نەکرێت ئێمە تووشی قەیرانی کارەبا بین و ئەمە کە کرا بۆ ئەو بوو کە تووشی قەیرانی کارەبا نەبین لە عێراقا، بەڵام نەتیجەکەی وێ دوای سەرفکردنی 4 تریلیۆنی کە بۆ وەزارەتی کارەبا، بەڵام کێشەی کارەبا تا کوێستەی چارەسەر نەکراوە. بەڵێ دەست خۆش دکتۆر ئەگەڕێنەوە لای بەڕێزی شت، بەڵام دەچینەوە لای چەند گرافیکێکی تر بۆی کە ئامارەکان بخێنە ڕوو. لە گرافیکەکەدا هاتۆ تایبەت بە پێوەری زیرەک لە ساڵی 2017دا بڕیاری لەسەر دراو لە کابینینۆ دەست بە جێبەجێکردنی بڕیارەکە کراوە. 1,345,000 کەس یا 1,345,000 هاوبەش توانیویانە پێوەری زیرەکیان بۆ ببەسرێ، هەڵبەت لە ئامارەکانی سەرەتادا کە 1,000,000 و کەمتر لە 500,000 هاونیشتمانیان بڵێ هاوبەشی کارەبا هەبوو، بەڵام 1,345,000 پێوەر بەسراوە کە دەکاتە لە 90% هاوبەشەکانی کارەبا. هاوڵاتیان زۆر گلەیان هەبوو لە بەستنی پێوەری زیرەک، ناڕزایەتێکی زۆریان دەربڕی، بەڵام لەگەڵەوەشدا هەڵبەت پێوەری زیرەک سوودی خۆی هەیە کە پێشووتر لە 145 کارەبای بەرهەم هاتوو نادیار بوو، بەڵام ئێستا کەم بووەتەوە بۆ لە 131. دەگەڕێنەوە لای کاکیوە کاریگەریەکانی پێوەری زیرەکمان باس کرد، ئاماژەمان پێدا جگە لەوانی کە من ئاماژەم پێدا و لە گرافیکەکە داهاتە بوو چ گرنگیەکی تری هەیە، پێوەری زیرەک چه سوودێکی تری هەیە بۆ هاوڵاتیان و بۆ هاوبەشەکان؟ بەڵێ پێوەری زیرەک ئێستا ئێمە لە بڵێن چوونەتە مەرحەلەی دووهەمی ئیشەکانی پێوەری زیرەک، چکە پێوەری زیرەک هەرەوە نییە پێوەرێکدان ڕێ و کۆنتترۆلی کارەباکە، بەڵکو بە ئەلەکترۆنیکردنی مامەڵی هاوڵاتیانیشی لەگەڵایە. ئێستا ئێمە لە هەفتەی پێشوە لیژنەیەک لە وەزارەتی کارەبا هاتبوو بۆ ئەوەی کە ئامادە بین کارمەندەکانمان تەدریب پێ بکەن بۆ ئەوەی کە لە ناو دایرەکانمانە مامەڵەی هاوڵاتیان هەمووی بێ بە ئەلەکترۆنی و ئەم مامەڵە کلاسیکان نەمێنێ. بەڵێ دکتۆر پێوەری زیرەک لە ناوەڕاست و باشووری عێراق خراوەتە بواری جێبەجێکردنەوە، کراوەتە پرۆژێک و کاری لەسەر بکرێت؟ تاکوێستە وەکوتم هیچ تەتەورێک لە بابەتی کارەبا لە عێراق و با بڵێن لە باقی عێراقا نەکراوە. کێشەکان وەکو خۆی ماونەتەوە، با بڵێن مشکلەی ڕئیسی و مشکلەی سەرەکی لای هاوڵاتیان شێوەیە کە لە وەزارەتی کارەباوە زۆر جاری دیعایەوە کرێت کە کارەبای فائز یا کارەبای زیادەیان هەیە کە دۆخی کارەبا بەڕێژی لە ساڵ 22 لە ساڵانی پێشوو لە ساڵی ڕابردوو باشتر بووە،
کە چەند پرۆژە و یان گرێبەستێکیان واژە کردو ئەمە دۆخەکە باشترەکات بەڵام بەرنمەیەک نییە یان ئێمانە هەمووی قسێ و لە ئەرزی واقعا سیرەکەین کە هاوڵاتیان بە نەتیجە بێکارەبانیانی ئەم قسانەی چی ناچێتە گیرفانی هیچ هاوڵاتیانە گۆ نابێتە کارەبە بۆ هیچ هاوڵاتیەکە مووی ئێمانە لە چوارچەوەی قسان ماونەتەوە کێشەی کارەبا تاکو ئێستەیەکێک لە کێشە سەرەکیەکان بە ناو پایتەختی عراقەوە کە بەغدایەوە تاکو پارێزگاکانی وەساد لە دیالە لە پارێزگاکانی جنوب بە تایبەت کە کێشەی سەرەکی کارەباوالاتە بوو کە بە چەندین ڕۆژ هاوڵاتیان لەم دۆخە پلە گەرمایە چەندین ڕۆژ بە دەقەش کارەبایانە بوو. کەواتە دەتوانین بڵێن دۆخی کارەبا بەشێکی گشتی لە هەرێمی کوردستان تا ڕادێک باشترە لە ناوەڕاست و باشووری عێراق؟ ئەزای نابێ ئێمە خۆمان بەراوردکەین بە ناوەڕاست و باشووری عێراق گەر لە هەرێمی کوردستان ئێمە بمانەوەی چارەسەری کێشەی کارەبا بکەین هەڵەیە ئەگەر بڵێن ئێمە لە عێراق یا لە جنوبی عێراق باشترە چکاوە ئێوانەوە باشی نیەوە هەر ینی ناتوانین بڵێن وە ژیان نییە لەبەرەوە گرنگە کە هەرێمی کوردستانی شەگەر بێوێت دۆخی کارەبا چارەسەر بکە ڕوو لە یا با بڵێن چاو لە وڵاتە پێشکەوتوەکان کە بە چەندین تەنها احتیمادی لەسەر بەرهێمنانی کارەبای تەقلیدی نەبێت چەندین جۆری ڕێگای جۆرا و جۆر هەیە کە ئێستا بەکارهێنرێت و بە تایبەت ئەوانەی کە لە وڵاتە پێشکەوتوەکان با بڵێن وزەی سەوز وەکو پێ ئەوترێت کە ئەم تاقەیە بەکارهێنرێت بۆ ماڵان و هیچ کێشەیەکشی نییەوە تا بێ بە تەریقەی جۆرا و جۆر بیر بکرێتەوە لە بەرهێمنانی نوێ بۆ کارەبا ئەمە یەک دووەمیش بە شێوەیەک بێت کە بارگرانی لەسەر هاوڵاتیان زۆر نەبێ و کوچنابیشی ئاماژە پێ هاوڵاتیان لە کاتی وەرگرتنی موچەکانیان هەر سەرچاوەیەکی تری دارایە بیری لایەوە نەبێت کە ئەمە چەندێکی دانرێ بۆ کارەبا بەڵکو شتێک بێت کە دابی نەکرێ بۆ هاوڵاتیان و ڕپارەیە کە خەیاڵی لای نەبێت تەرکیزی لای نەبێت. بڵێ دەگەڕێن و لای بەڕێزت دکتۆر دەچینە لای چەند لێدوانێکی هاوڵاتیان سەبارەت بە کارەبا و کێشە و گیر و گرفتەکانی کارەبا کە بۆ هاوڵاتیانیان دروست کرد بزانین بۆ چوونی هاوڵاتیان چیە لەم بارەیەوە. ئەگە کارەبای نیشتیمانی هەبێ ئەو پاریکەی بۆ مۆلی دەبۆ نمونە بێ بە نیشتیمانیەکە هەموو مانگە بێ لێ وەرگە نەک ساڵی جارێ بێ کە بوو بە ساڵی جارێ ئەو پارە کەڵەکە بێ لەسەر ئینسان ئەو کاتە توانە نییە بیدێ بەس ئەگەر هەموو مانگە بێتەوە ئەوە زۆر شتێکی باش. ئەم مانگە 2 ئەمپێرم ڕاشەوە 40,000 ماوەی هەر مۆلیدا بەڵێ کارەبای نیشتیمانی بێگومان کارەبای نیشتیمانیش بڕێک پارەت واتە ئەوش نازانم چەنە کارەباکە ئەوەندەیە کە ئێوە نرخێکتان بۆ دیاری کراوە نەوەڵاوەە نییە ڕۆژ وایە گاز نەما ڕۆژ وایە لەشکا هەر بە درۆوە هەتا مانگەکە ئینە بێتوانێت تا چەند لەگەڵ داهاتەکەی تۆ ئەگونجێت تۆ ڕۆژانە ئیشی چی ئەەکەیت ئەو داهات فرۆشم ئەوە نازانم بەخوا خەڵک یارمەتی مێت بەخوا علاقا فرشم علم بازار رأي بخوا أستعاون أستعرض مالوانه أست مرشكم كريو بإنك بسلا إنك ب5000 باشا بيمنية دم فيها على برو هذا هو بيجي كوه نوكي تون دم بار إنك مرشكا كبا تقريبا 49,000 ليرة سنة بس أمبير. أي كهرباء اجتماعي شلونه باش والله أنا دوم متقي شواتشان تجارية كهرباء هاي يعني برعاسي بياو إنك كهرباء باشا لو متقي ما تنازل متقي. کاکیوە ئەگەر گوێبیستی قسەی هاوڵاتیان بۆ بیتی یەکێکیان گلەی ئەوەی هەیە کە دەڵێ بۆچی مانگانەکە بڵێ پارەی کارەباکە بە مانگانە نایەتوانێت بە ساڵانە نایەت یاخود بە چەند مانگە جارێتوانێت کە بڕەکەی زۆرە گەر مانگانە بێت ئەوە بڕی پارەکە کەمتر پێمانەوە دیار دەبێت کەمتر بە داهاتەکانەوە دیار دەبێت کە لی دەڕوات بۆچی پارەی کارەبا مانگانە نایەتەوە؟ بەڵێ دەستخۆش ڕاستە پێشتر وا بووە لەبەرەوەی کە ئێمە زۆر بڵێن لە قەیرانەکانە بایکۆت هەبوو زۆر شتە بۆ بەڵام ئێستا ئەویش یەکێک لە باشەکانی پێوەری زیرەک ئەوەیە ئێستا ئێمە
ئەو هاوبەشانەی کە بوون بە پێوەری زیرەک ماگانە پارەی کارەبایان بۆ چێتەوە. ئەوانەشی پێشتر کە کەڵەکە بووە ئەتوان بێن ئێمە بۆیانەکەین بە قیستی تا 12 قیس بۆیانەکەین ئەویشمان چارەسەر کردو بەو شێوەیە. بەڵێ یەکێ لە هاوڵاتیەکان وتی هەر نازانم ماگانەکە کارەبا بە ماگانە چەند بۆ مێتەوە لە بەرەوەی کە کۆ ئەبێتوانێ و بە یەک جارپارەکەی بۆ گەڕێتەوە. لە لێدوانێکی تردا باسییان لە ئەوە کرد کە ناڕێکیەک هەیە لە دابشکردنی کارەبادا تا یەکێکیانوتی ئێمە لە منتیقی چوارچرای منتیقێکی تیجاریە کارەبا لای ئێمە باشە. هیچ جیاوازیەک هەیە لە نێوان گەڕەکەکاندا ئایا شوێنێک تیجاری بێ کارەباکەی باشتر بێ شوێنە تیجاری نەبێ کارەبای خراپ بێت؟ نەخێر جیاوازی لەوانەیە بەس لە کاتا بێژیناوە بڕێبراتیمان هەیە بڕێباتی کۆنتترۆل ئەو بڕەکارەبایی کە دێک بە یەکسانی بەسەر خەڵکا دابەشەکرێت. بەڵێ دکتۆر بڕیار ئەو گلەیانەی هاوڵاتیانە گەرگوێ بیست بووبێتی ئەو گلەیانی کە لە هەرێمی کوردستان دەکرێت لە کارەبا لە ناوەڕاست و باشووری عێراقیشدا بە هەمان شێوەیە لە نرخەکەی لە کاتی هاتنەوەی لە دابشکردنی کارەبا پێی ناوچەکان؟ ئەو گلەی کە لە هەرێمی کوردستان هەیە لە عێراق لە باقی تری عێراق هەیە بەڵام بە زیادەوە تەناوەیە جیازەکەی بە زیادەوە چکە سعاتی کارەباکان کەمترە و لۆد و ئەو پارەی کە هاوڵاتیان دەفعەکەن بەشێکی بۆ مۆلیدەکانی شتوان بڵێن یەکسانە بەڵام سعاتی کارەباکان کەمتر و دۆخی عێراقی شەژان کە لە هاوینە گەرمترە بێت بە تایبەتی هاوڵاتیانش لە هاوینە پێویستیان بە کارەبایە وەکوتم بۆ هۆکاریەوەی کە داوام داخرا داوامی حکومی داخرا لە چەندین پارێزگای ببوونەوەی کە توانە داوامکردن نەبوو بە پلەی گەرمای 50 و بێ ئەوە یەک پانکەش یان و بەرەیدەیەگار سبلیتی ئیش بکە ئەمە وا ئەکات کە تۆ وڵاتەکە و پەکی بکەوێت لە هەموو ڕوویەکەوە ینی هۆکاری سەرەکی یعنی من لە مودەی ڕابردووە سەردانێکی قونسوڵی سینم کرد باسی ئەوم کرد کە ئایا چۆن بنیادنانەوەی دەوڵەت بتوانین هەرێمی کوردستان و عێراقیش هێواشەواشێکێک ببێت بە یەکێک لە دەوڵەتە بەهێزەکان لەسەر پێی خۆی بۆ سێویش ئاماژی بۆیە کە بۆ ئەوە پێویستمان بە اقتصادێکی بەقوت بۆ اقتصادێکی بەقوت پێویستمان بۆ یەکە مەسانع و معملمان هەیە بۆ مەسانع و معمل پێویستمان بە کارەبایەکە ئاتا ئەویش گەڕانی وتی کێشەی سەرەکی لە عێراق وەرێمی کوردستانەوەیە کە نەبوونی کارەبا چونکە تاک و کارەبا بە 24 سعاتی و بۆ ناوچی پیشەساسی و بۆ هاوڵاتیانیش لە ماڵەوە بە بەردەوامی نەبێت ئێمە ناتوانین گەشەکردن بە خۆمانەوە ببینین. بەڵێ دکتۆرە گەڕینەوە لای بەڕێزی شت بەڵام دەچینەوە لای گرافیکێکی تر تایبەت بە بەرەمێنانی وزەی کارەبا لە وزەی پاک. لە گرافیکەکەدا هاتووە بەرەمێنانی کارەبا لە ڕێگەی وزەی پاکەوە کە پێشووتر 649 مێگاوایت کارەبا لە وزەی پاک بەرەمهێنراوە بەڵام ئێستا لە 1952 مێگاوات کارەبا بەرەمهێنراوە لە ئاو هەڵم بەنداوی دووکان و دەربەنیخان بە تەنها 649 مێگاوات کارەبا بەرهەم دەهێنێت لە وزەی پاک. کاکیوە بەرنامەی چیتر هەیە بۆ بەرەمێنانی کارەبا لە وزەی پاک هەڵبەت بەرەمێنانی کارەبا لە وزەی پاک باشترە بۆ پێی کە بەرەمێنان لە سوتەمەنی جگەلەوەی کە سوودی زۆری هەیە بەڵام لەگەڵەوەش زیانێکی زۆری هەیە بۆ ژینگە. چ بەرنامێکی تر هەیە بۆ بەرەمێنانی کارەبا لە وزەی پاک؟ بەڵێ ڕاستە ئێستا وەزارەتی کارەبا بەرنامەیەکی هەیە بۆ بەرهەمێنانی وزەی کارەبا لە خۆر. 3 پرۆژە هەیە بە بڕی 50 مێگاوات لە سلێمانی هەولێر و دوهۆک بۆ بەرهەمێنانی کارەبا لە وزەی خۆر. هەروەها هاندانێکی باشیش هەیە بۆ هاوڵاتیان کە بتوانن چ لەسەر ئاستی ماڵان یان لەسەر ئاستی کۆمپانیەکان بۆی کە وزەی خۆر بەکاربێن لەبەرەوەی ئێمە خۆرێکی زۆرمان هەیە ئێستا هەندێک معامل و هەندێک شوێنی بازرگانی ئێستا بۆ نمونە لە سلێمانی لە فامیلی مۆڵ 2.2 مێگاوات کارەبایان دروست کردووە بە وزەی خۆر. ئەوە هاوکارێکی باشە هەم بۆ خۆشیان لەبەرەوەی پارەیەکی کەم سەرفەکەن و هەمیش هاوکاریەکە بۆ حکوومەت. ئەمە لەسەر ئاستی ماڵانیش خەڵکێکی زۆر ئەفو لەسەر خەڵکێکی زۆر خەریکە بەرەو ئەوە ڕوا خۆی بە گاتەوە قەنەعەتەی کە بەرە وزەی خۆر بڕوا. بەڵێ
دکتۆر بڕیار هەرچەند لە قسەکانی پێشوت ئاماژەت بەوەدا کە وتە لە ڕووی بەرەمێنانی کارەبا و دۆخی کارەباوە عێراق هیچ پێشکەوتنێکی بەخۆیەوە نەبینیەوە، بەڵام لەم ڕۆ لە ڕووی بەکارهێنانی بەرەمهێنانی کارەبای لاوزەی پاک هیچ کارێک کراوە لەو ڕۆ لە عێراق؟ بە شێوەیەکی گشتێت توانین بڵین دۆخی کارەبا لە عێراقا خراپە، کاڵەم خراپە ینی لە هەموو ئەو سەرچاوانەی کە بەکارێت بەوانەی کە محەلی و بەوانی کە لە دەریشۆ بەکارێ هەم تەقلیدی ئەمپارێکی زۆر سەرفەکرێ بیر لە ڕێگەی جیاواز و ڕێگەی نوێ نەکراوەتەوە لە کاتێکە کە چەندین ڕێگەی جۆراوجۆر هەیە کە لەوانەیە کاکیوا هەم وردەکاری زیاتر لەو ڕۆ بزانێ، بەڵام نەخێر تاکو ئێستا عێراق لە هەموو جۆرەکانی بەرهەمێنانی کارەبا توانین بڵین زۆر لە دواوەیە. بڵێ لە هەرێمی کوردستان کاکیوا ئاماژە پێدا کە هەندێک هاوڵاتی گەشتونەتەوە قەنەعەتی کە خۆیان لە وزەی خۆر کارەبا بەرهەم بێنن. ئایا لە عێراقا هیچ هاوڵاتیەک هیچ کەسێک هیچ سەرمایەدارێک توانیوێتی ئەوە بکات یا هەوڵی داوە؟ ئەمان تەفاسیلێکە من ئاگادار نیمە بێ لەگەڵ لیژنەی تاقەیە لەگەڵ لیژنەی کارەبایە قسە بکەم کە ئایا یان لەگەڵ وەزارەتی کارەبایەکە بەم شێوە هەیە یان نیە، بەڵام ئەگەر هەش بێت ئەمە لەوانەیە زە تا ڕادەیەک پرۆژەی بچووک بچووک بن یان با بڵین جاری وایە چەندین لە سلێمانی شێبینین بەکارهێنانی تاقە شەمسی بۆ ماڵێک یان جوو ماڵێک یا بۆ چەند شوێنێکی بەسیط بەکارهێنرێت. ئەمە ئەبێت ئەم پرۆژانە بە نیشتیمانی بکرێت، دەبێت ئەم پرۆژانە لەسەر ئاستێکی بەرفراوان لەسەر ئاستی عێراقی هەرێمی کوردستان بە تەواوەتی جێبەجێ بکرێت و وەکوتم ئەمە بە شێوەیەک بێت کە نەیرێتە دەستکەرتی تایبەت. ئێمە زۆر حەزەر بکەین لەو بابەتەیە کە ڕاستە کارەبای 24 ساعتی بۆ هاوڵاتیان زۆر زەرورە، بەڵام بە شێوەیەک نەبێت کە ببێت بە کرێکی کارەبا بۆ داهاتووی. لەبەرەوە گرنگە کە حکوومەتی هەرێم بەشێکی زۆر هاوڵاتیان هەڵێ ئەگەر کارەبای حکومی مانگانش بێ بەڵام بە مەزبوطی بێمە ئامادەین هەموو مانگی دەفعی پارەی کارەبا بکەین. ئەمە یەکێکە لەو داواکارێن کە حکوومەتی عێراقش و هەرێمیش کێشەی سەرەکیە بۆی کە هاوڵاتیان لە کاتی پێویستە دەفعی پارەی کارەبا ناکەن، بەڵام ئەگەر مەزبوط بێت ئەگەر نزیک بێت لە 24 کاتژمێر یا 24 کاتژمێر بێت و پێوەری زیرێکی بۆ دابنرێت ئەو کاتە هاوڵاتیانیش بەدڵنیایە وەکو پێویست پارەکەیان و پێشیان خۆشە لە بریەوەی کە کارەبای نیشتیمانی کارەبای مۆلیدا و کێشەی جۆرا و جۆر لە بری هەموو ئەم سەرێشانە کارەبایەکی نیشتیمانی هەبێت و ئەوان مانگان دەفعی پارەی خۆیان و سەرچاوکەش کە بەکارێنێت حکوومەتی عێراقی یا حکوومەتی هەرێم توانێت هەر جۆرێک بێ لەو سەرچاوانی کە پێشتر بە ئاسمان کرد ئیزافەتەن بۆی کە بەکارهێنان چەندین ڕێگەی نوێ هەیە با بڵین بە طریقەی نوێ ئەتوانێت بەرهەمێنانی کارەبا ئەنجام بێت. لەگەڵمان بێنەرەوە دکتۆرە چینە لای گرافیکێکی تر تایبەت بە قەرزی کارەبا. قەرزی کارەبا لە هەرێمی کوردستاندا کۆی قەرز نزیکەی 1 تریلیۆن دینارە و قەرزی هاوڵاتیان 312 ملیار دینارە. 1 تریلیۆن دینارەکە بۆ هەموو هاوبەشانی کارەبا، بەڵام 312 ملیار دینارەکە تەنها قەرزی هاوڵاتیان ئەوانن کە موچەخۆرن. کاکیوە هەرچەند لە سەرەتادا کەمێک ئاماژەت بەوەدا کە قەرزەکان چۆن وەرەگیرێتەوە، بەڵام بڕیار وا بوو هەتا 29 ئەو کەسانی کە قەرزەکانیان دەگێڕنەوە لە 115 داشکانیان بۆ بکرێت. ئایا ئەم داشکانە درێژ دەکرێتەوە یان شێوازی دانەوەی قەرزەکان چۆن دەبێت؟ ئەگەر هاوڵاتیە قەرزەکەی نەگێڕایەوە ئیجراتەکان چی دەبێت بەرامبەری؟ ئایا کارەباکەی دەبڕدرێت؟ بەڵێ ئەوەی جەنابەت ئاماژەت پێدا لێبڕینێک لە 115 هەتا 1.6 بوو تا 1.9 تا 1.6 بوو. دوو جۆر قەرزمان هەیە. قەرزی هاوڵاتی ئەوە ئێستا ئێمە ئەتوانین بۆی بکەین بە قیست تا 12 قیست ئەتوانین قەرزەکەی باتەوە. ئەشتوانین ئێستا قەرزەکەی بۆ بوەستێنرێ و مانگانە ئەوەی بۆی دێتەوە بیدا. بەڵێ کاکیوە کەواتەوە داشکانە نەماوەکە لە 115 هەتا 29 تا 1.6 بووە؟ نەخێرەوە تاکو تا 1.6 بوو. بەڵێ کەواتە ئێستا لەمە دوواگەر هاوڵاتیان قەرزەکانیان بنەوە چۆنە بێ بێنەوە؟ ئەبێ بە پارەی تەواتی بێنەوە هیچ داشکانێکیان بۆ ناکرێت؟ نەخێر داشکانیتیانە دوو جۆر قەرزێ. قەرزی هاوڵاتی ئەوەی بڵێن ماڵان
ئەوە مەجای زۆری تیا بۆ هاوکاری بەڵام قەرزەکانی تر بەڕاستی ئێمە وەزارەتی کارەبا 3 مانگی داناوە بۆی کە ئەو قەرزانە ئێمە ئێستا دەستمان کردو بە کۆکردنەوەی قەرزی سناعی و تیجاری و پۆلەکانی تری قەرز جگە لە ماڵان. بەڵێ ئەگەر کەسێک بە قیس پارە بێنێتەوە بەڵێ ئەگەر کەسێک بە قیس قەرزەکانی باتەوە و کەسێکیش بڕی ئەو پارەی کە لایەتی هەمووی بە یەک جار و بە کاش بهێنێ هیچ جیاوازێک لە نێوانیاندا ناکرێت داشکانیان بۆ ناکرێت نەخێت داشکانەکە وەستاوە دەستخۆش ئەچینە لای گرافیکێکی تر تایبەت بە هێنانی کارەبا لە دەرەوەی عێراق هەڵبەت عێراق لە چەند وڵاتێک یەکێ لە وڵاتانە وڵاتی ئێرانە کە کارەبای هاوردەی عێراق کردووە لە بەرامبەردا 3 ملیارد دۆلار قەرزاری ئێرانە و بڕیاریش وایە لەگەڵ وڵاتانی کەندا و تورکیا عقدێک واژۆ بکە بۆ هێنانی کارەبا و باشترکردنی دۆخی کارەبا لە عێراقدا. دکتۆر هێنانی کارەبا گەیشتووە بەچی تا ئێستا و ئایا هەرێمی کوردستانی شتەکرێتەوە؟ وەکوتم هێنانی کارەبام گرێبەستە نوێیانە کە کراوە بۆ ئومێدەوە کە چارەسەری کێشەکەی بکردایە بەڵام تاکو ئێستا لە ئەرزی واقعا هیچ نەبووە لە ئەرزی واقعاوەیە کە عێراق بەردەوام قەرزاری وڵاتانی بەرەمێنەری کارەبایە و بە کابینەیەشەوە نزیکی 2 ملیارد دۆلار قەرزی کارەبا دراوەتەوە لە کاتێکا لە ئێستەشە دووبارەیان قەرزارەوە هەتا عێراق وڵاتێکە کە بەردەوام لە قەرزی کارەبادایە و پارێکی زۆری کارەبای وڵاتان قەرزارە کە ساڵانە یان بە پێی کابینەکان دەفعەکرێتەوە و گرێبەستی نوێ ئەوەیە کە لەگەڵ سعودی و یا بەڵێ لەگەڵ وڵاتانی کەنداویشە لەگەڵ ئێرانە ئەوە کە درێژەی هەیە ئەو گرێبەستی کە لەگەڵ ئێرانە نوێ کراوەتەوە و هەوڵی کە هەیە بۆ ئەوەی کە لەگەڵ تورکیاش بە هەمان شێوە گرێبەست بکرێت بەڵام وەکوتم تاکو ئێستا لە ئەرزی واقعا ئەوەی کە ئەیبینین ئەمە دۆخەکەیە. بەڵێ لەگەڵ ئیمزاکردنی هەر گرێبەستێکدا قەرزەکان لەسەر عێراق زیاتر نابێت دکتۆر؟ بێگومان وەکوتم یەکێک لەو شتانی کە لە لای هاوڵاتیان جێ سەر سوورمانە ئەوەیە کە گرێبەستی بەردەوامەکرێت بەڵام لە ئەرزی واقعا کارەبا نییە. وەزارەتی کارەبا باسی واکە کە فایزیان هەیە لە کارەبا و زیادەیان هەیە بەڵام هاوڵاتیان بێکارەبان باسی واکرێت کە ڕێژی لە ساڵ 22 بە ساڵ بەراورد بە ساڵانی پێشوو زیادی کردو بەڵام هاوڵاتیان بە چەند ڕۆژ و لە پلەی گەرمای 45 و 50 بێکارەبان یعنی قسەکان سێرەکەین دژیەکیەکی زۆری تایە سێرەکەی لە وەزارەتی کارەبای کێشەی سەرەکیەوەیە کە کارەبا دابین کرێ بەڵام سێرەکەی 35,000 مۆزەف یان کارمەندی گرێبەست دانرێت کە ئەمە بودجەیەکی زەبەلاحیەوێت واتە بێبەرنامەی و گەندڵەیەکی زۆر لە وەزارەتی کارەبای عێراقی هەیە کە لە سەرەتای دەستپێکردنیویان دروستبوونی وەزارەت و تاکو ئێستش درێژەیە. زۆر سوپاس بە بچینە لای کاکیوە هەمووەکو دواوتت و لەگەڵ ئەوەشدا ئایا لە هێنانی ئەو کارەبایە بۆ عێراق هەرێمی کوردستان پێویستی پێی دەبێت؟ بەتەکید ئێمە بە پێی کە بەشە شێنە لە عێراق پێویستمان پێ بێ پێشتریش ئێمەش لە ئێرانەوە کارەبامان هەبوو تقریبەن 30 مێگاواتە کارەبا گەیشتە پێنجوێن ئتر لەسەر ئەو قەرزانە وەستێنرا. بەڵێ زۆر سپاس وەڵای من دوایوتم حەزەکەم لەسەر تەجاوزات دەکەم. ئێمە تەجاوزاتێکی زۆر خەڵک تەجاوز دەکات سەر هێڵەکانمان و ئەو بەفیڕۆدانەی کە باسەکرێت لە ساڵ 35 بەشێکی ئەو تەجاوزاتێ ئێمە لە سلێمانی هەڵمەتێکی تەجاوز لابردنمان دەست پێ کردووە و بەردەوامیش ئەبین هەموو ئەو شوێنانەی کە بەبێ سەعات بەبێ ئەوەی کە بێنە مراجعی دایرە بکەن کارەبایان ڕاشە هەمویان ئەبڕین و غەرامە و سزای یاساییانەین. دەستان خۆش بێت ماندوونە بن کاکیوە هەست کەسێک لەو باوەتەی هەیە زۆر سپاس ماندوونە بن دکتۆر بڕیار دواوتەی بەڕێستان لەسەر کارەبا لەسەر دۆخی کارەبا لەسەر پێشنیارەکانی بەڕێستان بۆ دۆخی کارەبا و باشترکردنی دۆخی کارەبا چیە؟
گرنگترین شتەوەیە کە ئەو لیژنە پەرلەمانیانە چالاک بکرێن و بە تایبەتی لیژنەی کارەبا و یا بڵێن تاقە ئەبێ ئەم لیژنە لەم بە تایبەتی لەم کابینەیە لەم خولە نوێی پەرلەمان ئەگەر درێژەی هەبێت ئەبێ زۆر بە جددی و زۆر بە وردی کار لەسەر قەزەی کارەبا بکەن. وەزارەتی کارەبا یەکێک لە وەزارەتانی کە گەندەڵیەکی زۆری تایە دۆخی هاوڵاتیان لە دۆخێکایە کە ئەتوانین بڵێن هی گوزەران نیە، یعنی بەشێکی زۆر ئێوانە هاوڵاتیانی پارێزگاکانی جنوب بۆ هاتبوون بەرەو کوردستان لەم دۆخە گەرمایە و بێکارەبایە لەبەرەوە گرنگ کە لیژنە پەرلەمانەکان کاری خۆی بکە و هەر گەندەڵیەک لە وەزارەتی کارەبایە لە هەر ئاستێکایە بینێت ناو پەرلەمانەوە و ئەگەر وەکو پێویست مامەڵەی لەگەڵا بکریان ئەگەر لە ئاستی بەرزترینەوە تا نزمترین ئاست و مۆزۆی ئەو گرێبەستانەی ئەو 35,000 مۆزۆفێک کە لە مدەی ڕابردووە بکرا بە هەمان شێوە گرنگە چارەسەرێکی بۆ بکرێت کە بەشێکی بودجەی کارەبا بۆ کارمەند دەڕوا لە کاتێکا وەزارەتی کارەبا پێویستی بۆ کارمەندە زۆرە نییە. زۆر سپاس بۆ دکتۆر بڕیار ڕەشید کە بەڕێزیان ئەندام پەرلەمانی عێراق بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە بەغداد و لەگەڵ ئێمەدا ئامادە بوو. هیوا عەبدوڵڵا بەڕێوەبەری دابەشکردنی کارەبای سلێمانی و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە بەڕێوەبەریەتی دابەشکردنی کارەبای سلێمانی و لەگەڵ ئێمەدا ئامادە بوون. چاوی گەلی کوردستانمان پێشکەشکردن. بمێنن بە خێر و خۆشی.